باسی بژانەوەیکی دیکە دەکەین لە وڵاتدا بۆ بەرهەمێکی گرنگی کشتتوکاڵی لە ساڵانی ڕابردوودا ئەم بەرهەمە کشتتوکالیە لەلایەن جوتیارانەوە فرێدەدرا، بەڵام ئێستا ئەم بەرهەمە دەکرێتە ئەم بەرهەمە و هەناردەی بازاڕەکانی هەرێمی کوردستان و بگرە وڵاتانی دراوسێش دەکرێت. لە کارگەی ئاوە تەماتەی هەریرم ڕۆژانە 100 تۆن تەماتە لە جوتیارانی هەرێمی کوردستان بە نرخێکی گونجاو وەردەگیرێت. توانای بەرهەمێنانی لە قوتونانی بۆ هەناردەکردنی بۆ بازاڕەکانی هەرێمی کوردستان ڕۆژانە 25 تۆنە. نزیکەی 65 کارمەندی گەنج لەم کارگەیەدا کار لەسەر ئەم بەرهەمە ناوخۆیە دەکەن. لە تەمەنی کابینەی نوێمدا ئەم کارگەیە بۆ یەکەمین جار دەستی بە کارەکانی کرد، بەڵام ساڵ لە دوای ساڵ بەرهەمی ئەم کارگەیە لە زیادبووندایە. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. ئەو ساڵ لەخوای بە زیادبی بەروبوومەکان زۆر باش بوون، لە قەدەر ئەوش کە ساڵی و ئەو بێ ئاویەی بەروبوومەکان زۆر باش بوون. تەماتەش زۆر بوو لەخوای گەورە بە زیادبی، خوا بەرەکەتی ئایش بووێت بۆ ئەو میلەتەی. تەماتەکانیش بەڕاستی هەم لە بۆ مەعمەل ئاوە تەماتەکان ئێستا مەعمەل ئاوە تەماتە دانراوە لە مەنتقەی هەریری و لە زۆر شوێنان هەیە. ئاسانکاریەکی باشە لە بۆ جوتیاری. جوتیارە توانین تەماتەکەی خۆی بداتەوی یان بینتە بازاڕی، یعنی تەماتەکەی خسار نابێ. یان ئێستا پەتاتە ئەڕوا بۆ دەرەوە شتێکی باشە. هیوادارم پیواز و شتانە زیاتر پەرێ پێ بدرێ بۆ ئەوی ئەویش بڕوا بۆ دەرەوە و ڕنج و ماندیبوونی جوتیار بەڕاستی پەرۆشە جوتیار مەگە ڕنج و ماندیبوونەکەی. ئەم بخۆم جوتیارم ئێستا شتی دەکەم شتی دەبەم بازاڕی وردە شتەکان باشن لەخوای بە زیادبی. بەس هیوادارم حکومەت لە کابینەی داهاتوش لەسەر ئەو ڕێسکەی بەردەوام بی زیاتر پشتی جوتیاری بگرێت. پێم ئیشێکی زۆر ڕەوایە، ئیشێکی زۆر باشە. ئەمن بخۆم ئەو تەماتە پەمەیە و ئەو تەماتە سوورە دوونەوە ئەیکەم تەماتەی چاکن ئەوانە هەموو خواستی خەڵکی زۆر لەسرە دەرمان و شتیشی لێ نادەین، ئەمە بێ دەرمان پەروەردەیەکەین. باشترین تەماتەیە عیلەت ئەوانەی دەرمان و بەرمانی لێدەن زۆر خراپە، ئەمە هیچی لێ نادەین. ئەو تەماتێکی زۆر نەجیبە، تەماتێکی زۆر باشە. تەماتەکە گاروانەکەی باش بوو، ئاوەکەش یار باشە بۆ ئاوە تەماتەی ئەگەر وانە تۆکەی باش بوو، ئەوەش تۆکی دەرەجە ئێکە. لەگەڵ دەستپێکی ڕۆژێکی نوێ ئۆتۆمبیلێکی بارهەڵگیر گەیشتە کارگەکە. تەماتەی جوتیارانی هەرێمی کوردستانی هێناوەتە ئەم کارگەیە بۆ ئەوەی بکرێتە دۆشاوی تەماتە. بەرەبەیانە کاژمێر 8 بارهەڵگرێک لە علوەی هەولێرەوە تەماتەی هێناوە. ئەم تەماتەیە بە تەنها یەک جوتیار نییە لە علوەی هەولێر، چۆن دەڵێ بنکەیەک دروست کراوە کە ئەو جوتیارانەی 1 تۆنیان هەیە 2 تۆنیان هەیە هەمووی کۆکرێتەوە و پاشان لە ڕێی ئۆتۆمبیلێکی بارهەڵگرەوە بەم شێوازە دێنێت. کەواتە ئەم بارهەڵگرە بەرهەمی جوتیارانی هەرێمی کوردستانە. دەمێ بزانم شێوازی پرۆسەی وەرگرتنەکەی بۆ ناو کارگام تەماتەیە چۆنە. سەرەتا بەخێر بێن لە بەیانێکی زۆر لە ساعت 6 بەیانی بارهەڵگرەکە دێتە ناو کارگا، بەشی یەکەمی لە قەپانی دەست پێ دەکەین، قەپانەکەی بۆ دەکەین، دوای پرۆسەکە بەردەوام دەبێتن دێت بۆ بەشی شوشتن و خالیکردنی تەماتە. لەوێ دەست پێ دەکاتن کە مەرحەلەی یەکەم شوشتن و خالیکردنە دەڕواتن بۆ مەرحەلەکانی دواوە. ئەوش بەشەکانی دیکە بەشی یەکەم شوشتنە و دوای ئەوەی تەماتە دەبێتە دۆشەوی تەماتە. مەرحەلەکان دەڕواتن هەتا سەعات 11 و 12 دەبێتە دۆشەوی تەماتە. باشە، ئێستا دەبینین کۆمەڵێ بارهەڵگری زۆری لێیە کە ئەو بەرهەمی تەماتەیان هێنەوە.
هەر بار هەڵگرێت چەند کاژمێریێ بۆ بەتاڵکردنەوە یەکسەر بەتاڵ دەکرێت چۆنە پرۆسەکەی بەیانی کە بەڕارگری یەکەم دەگاتە ناو کارگە تقریبان 4 ساعت بۆ 5 ساعت پێویستیمان پێ ینی بەرهەڵگرێک بەتاڵ بکەین ڕۆژانە ینی بە 24 کاژمێری 4 بار تقریبان 100 تۆن تەماتە وەردەگرین لەم کارگەیە ڕۆژانە 100 تۆنتان هەیە بەڵێ ڕۆژانە تەماتی وەردەگرن تەماتی وەردەگرین ئەجا پاشان خاوێن دەکرێتەوە و خاوێن دەکرێت و دەڕواتن بۆ مەرحەلەکانی دیکە تا دەبێتە دۆشەوی تەماتە ئەمە ناوچەیەکی دیاریکراوە ئەم تەماتەی لێ وەردەگرن یا ئێوە جوتیارانی هەرێمی کوردستان چۆن بڵێ دەست بەڕووی کەسەوە نانێن بەرهەمەکانیان لێ وەردەگرن تەماتەکان گشتینە ینی ئەوە نییە لە شوێنێکی تایبەت لە هەریر دەوروبەری هەریر لە دەشتی هەولێر دەشتی شارە زۆر وەردەگرین لە بیداتەکان لە جنوبشمان وەردەگرت کە ئەوان زۆرتر موسمی تەماتە دەست پێ دەکاتن تەماتەکانی وانیش وەردەگرین کێشەمان نییە هەر تەماتێک لەناو کوردستان هەبیتن هەمووی وەردەگرین ئێستاوە توانین بڵێم بارگرانێکتان لەسەر شانی برا جوتیارەکان کە بەڵێ بە تاکید بەس بۆ ئەوەی بارگرانی لەسەر ملی جوتیارەکان ڕاکەین بە ئەمە زەرەر بکەین بە ئەوان قازانج بکەین کێشەمان نییە باشە پار چەندتان وەردەگرن ئەم ساڵ چەندتان وەرگین ساڵ لە دوای ساڵ ڕێژەکەیتان بەرز کردوێتەوە ساڵ بە ساڵ زیاترە ئیشەڵڵا بۆ ساڵی ئایندە ئیشەڵڵا گەر ئێوە لێرە مەوجود بن دوو ئەوەندەی وەردەگرین ئیشەڵڵا بە تەماینە کارگەی دوو ئەوەندە گەورەتر لێ پێن ئیشەڵڵا بە تەمای هەر بۆ تایبەت بە ئەوە تەماتە باڵێ بۆ ئەوە تەماتەیە بۆ بەشەکانی دیکە ئێستا بەشی فینگەریشمان ئازرە ئیشەڵڵا مۆسمیتی پەتاتە دەست پێ دەکات فینگەریش دەست پێ دەکەین یانی لێرە دەست پێ دەکەین کارگەی هەریر بە گەورەی باڵێ لە ئایندای بینێتەوە بەشی فینگەر بەشی تعبیەکردنی هەموو بەرهەمە وشکەکان بەرهەمی میوەشمان دەبێتن ئیشەڵڵا لەمە دوای ینی شەربەت لەناو بازار ئەشام تەماتی بە کۆمەڵێ پرۆسەیە ئەنجا دەبێتە دۆشاوی تەماتە فیدباکی خەڵک چۆنە ینی پرۆشتان باشە یان بە پێی زانیارەکانی تۆ ئێستا زۆر باشە خەڵکێکە زۆرتر گرنگی بە بەرهەمی خۆماڵیە داتن تەماتەیەکی خۆماڵی 100% بەبێ ماوەت حافزە بێ ڕەنگ بێتان بێ بوون مەبەستم لەوەیە کە هیچی تێ ناکرێت خۆماڵیە 100% هەر کەسی یەک زەر بەکاری بینیتن تاکید بە بەرهەمێکی تێ بەکار نانیتن قۆناغی یەکەم ئەو تەماتی کە دێتە ناو کارگەکەەوە ئێوە چی لێ دەکەن سەرەتا تەماتەکان بە بار هەڵگردێت دوای لێرانە عەمەلەکان تەماتەکان دەناو مەسفەیەکەن هەموو بە ئاوی گەرم و ئەشورێتەوە دوای لەوێەوە دێتە سەرەوەتر لەوێ کچەکان هەموو خاوێنەکەنەوە ئەگەر شتێکی پیسی دێدا بیان تەماتە خراپ بووبی یان سەرکە دەستەکان هەموو لێکەین و فڕێ دەکەین ئەو تەماتانەکە ئەچن ناو بێزنەوە بە پیسی بچنە ناو بەرمیلەوە ئەبێت تەماتەکە بە تەواتی گەی بێت تەماتەکان هەمویان دەبی بە نەوحەچیوانی بوو بن نابی ئەوانە کە کاکن یان نەبووینە سەوزن فڕیان ئەبێت یانی ئەبێت تەنها تەماتێکی کامل بێ ئەنجا ڕێگای پێدەدرێن بە چەند قۆناغەم تەماتەیە خاوێن دەکرێتەوە و دەنێرێت بۆی بچێتە ئاوە تەماتێکی بات بە پێچ قۆناغ تێپەڕی سەرەتا ئێرانە قۆناغی یەکەم بە ئاوی گەرمی لێ درێتن یعنی ئەوە نییە بەدەقەت یەکسەر تەماتەکە بشرێتەوە بڕوە ماوێکی پێچیتن هەتا لێرانە تەماتەکە شرێتەوە بۆ دڵنیابوونەوە لە کوالێتی و جۆرێکی باشی بەرهەمی تەماتەکە و دۆشاوەکەشی لە سەرەتا و لە کۆتاییشدا لە ڕێگای تاقیگەیەکی پێشکەوتووە کە لە ناو کارگەکە بوونی هەیە چەندین پشکنین بۆ بەرهەمەکە ئەنجام دەدرێت بە پێی مەرجە ستانداردەکان پشکنینەکان ئەنجام دەدرێت بابزانین لە تاقیگە ئێوە چۆن پشکنین بۆ تەماتەکان دەکەن چەند قۆناغی هەیە سەرەتا بەخێر بێن ئێمە وەکو کارمەندانی کارگەی دۆشاوی تەماتەی هەریر لە بەشی تاقیگا کە باری تەماتە دێتن ترەلەی تەماتە دێتن چەند تێستێکی لۆکەین یەکەم جار چەند سامپڵێکی تەماتە لە سەرەتاکەی لە ناوەڕاستەکەی و لە دۆگایەکەشی ئەگەر پێویست بوو زیاتریش وەرئەگرێ لە هەمان بار بەڵێ هەمان بار لە سەرەتاکەی ناوەڕاست کۆتایەکەی لێرانەت فەحسی لۆکەین فەحسی مایکرۆبایۆلۆجی و هەروها کیمیایی و هەروها فیزیایی فیزیایی هەر بە چاو تەماشەیەکەین لە ڕووی ڕەنگەوە لە ڕووی ڕقی و شیلی و نەرمیەوە کیمیایەکەشی pH و بریکسە ینی خەستی تەماتەکە چۆن وەردەگرن چی لێ دەکەن
ئەسەلۆن ناگەمانە ئەوە پاس بکەین بۆ شێوێن باشە ئاوا دەیکەنەوە ینی بەڕووی پانی بەڕووی پانی ئاوەکەی ئەگرین تێکی ئەدەین ینی سامپڵی چەند تەماتە گۆرەگرین بەڵێ بەم شێوەیە ئەمە چی پێڵێن ئەم پشکنینە لۆ بریکس و لۆ PH هەی لێ دوای ئەمە چی لێ دەکەن حسی لۆکەین دەکەنە سەر ئامێرەکە ئەمە باشە لە ڕووی ستانداردەوە باشە ئەگەر کەمتر بوو لۆنمونە خوارد سار بوو ئەوە باش نییە باش نییە ینی بەکەلێک دۆشاوی تەماتە دێت بەس باش نییە با پرسیارێکی تر لە بەڕێزت بکەم تەماتەی باش چۆن بەرهەمدێرەیە خاچێرەمی کوردستان بە پیتە ینی کۆمەڵی هۆکارن کە ئەم تەماتی ئێستا 5.1 باشترێکین چاکترێکین خاچی هەرێمی کوردستان کەشەهایەکی لەباری هەیە لەو بەرهەمێنانی ینی بەرهەمە کشت و کاڵیەکان بەس ئەتوانی باشتریکەین بەهێنانی تۆی باشتر و هەروەها دوتیارەکانمە لەلایەن حکومەت سەپۆرت بکرێن ئامێری باشتر تۆی باشتر تەشجیع بکرێن و بەڵێنیان پێ بدرێت 100% ئەو بەرهەمە لەیان ساغ ئەکرێتەوە لەوەی زیاتر لەسەر ئیشەکەی خۆیان مەزبوط بن سەبارەت بە کە دەبێتە چۆن دەڵێ ئاوە تەماتە یا دۆشاوی تەماتە لێوێ کام پشکنی تر چی بۆ دەکەنەوە کە مەحجون دۆشاوی تەماتەکەمان بەرهەم هات و نێردرایە مەغزن ئەمە لەوێشتن سامپڵک دێنین چەند قوتیەک لە دۆشاوی تەماتە وەردەگرین لێرە لە فەحسی مایکرۆبایۆلۆجی وەردەگرین هەتاوەکو لێرە لە هەموو تێستەکان دەرنەچێت هیچ بەڕێک لێرە نافرۆشرێت بە بازار ناکرێت دوای پشکنینی دۆشاوەکەش جارێکی تر من دەمێ باسیەوەش لەگەڵ بکەم کوالیتی قوتووەکە مدەی بەرگەگرتنەکەی چەندە ئایا هیچ ماوەدێکی تری تێداکرێت بۆی تەمەنی ئەم بەرهەمە درێژ بێتەوە بگومان ئێمەکە دۆشاوەکە بەرهەمات لە کۆگا چەند قوتیەکی دۆشاو تەماتە دەین لێرە فەحسیانەکەین یەکێک لەوان لە ڕووی کالیتی کۆنتترۆلەوە هەڵی ئەسەنگێنین شێوازی پاکێجینکردنەکەی قوتیەکە کوالیتەکەی باشەیان وەزنەکەی تەواوە ئەوانە لۆیەکەین لە ڕووی مادەی پارێزەرەوە هیچ مادەیەکی پارێزەر لە ناو بەرهەمەکەمان نییە ساف سروشتی شوێنی هەڵگرتنی شوێ باشترە سارد و وشک بێت ناو سەلاجە بکەین ئەم کارگەیە وەک دەیان نمونەی دیکە لە تەمەنی کابینەی نوێمدا جارێکی تر بەکار خرایە و وەک فریاد ڕازێکیش بۆ جوتیاران بە تایبەتیش بۆ بەرهەمی تەماتە بۆ ئەوەی ڕەنج و ماندووبوونیان بە فیڕۆ نەچێت چونکە لە ساڵانی ڕابردوو جوتیاران بەرهەمەکانیان فرێدەدا و شوێنێکیش نەبوو لێیان وەربگیرێت بەڵام ئێستا لە ڕێگای ئەم کارگەیەوە بەشێکی زۆری جوتیاران بەرهەمەکانیان دەهێنە ئەم کارگێ و بە نرخێکی گونجا و لێیان وەردەگیرێت ئێمە ئێستا لە کۆتا قۆناغی کارگەین کە ئەم بەرهەمە دۆشاوی تەماتەی هەنادەی بازاڕەکان دەکرێت بەڵام من دەمەوێت لەو بپرسم کارگەی ئاوە تەماتەی هەرێ چەنە کاریگەری هەبووە لەسەر جوتیارانی هەرێمی کوردستان ناوچەکە بە تایبەتی و ئایا بارگرانی لەسەر جوتیاران کەم کردوەوە چەند تۆنتان وەرگرتووە چۆن وەریەگرن زۆر سپاس دەمەوێت لەڕێی ئەو کەناڵێن گۆڕا بگەینم کە بازام تەنها کارگە لە کوردستان کە پشتگیری سەپاسەتی جوتیاران دەکات کارگەی دۆشاوی تەماتەی هەریرە لە چەند جاری بکەم من باسم کردی ئەوەن ئەمن نامەوێت بڵێم یارمەتی جوتیاران دەدەین ئەرچی خۆمانە پشتگیریان دەکەین یارمەتیان نەدەین جوتیار زۆر لەوەی گەورەترە ئەمە یارمەتیان بدەین بەڵام پشتگیریان دەکەین باوەڕ بکەن با بینەرانیش ئەو شتێ لە من وەگرن بەڕاستی ئەگەر کارگەی دۆشاوی تەماتەی هەریر نەبی ئەو جوتیاران ناتوان نیوەی بەرهەمەکانیشان سارێکی بەرهەمەکانیشان ساغ بکەنەوە زۆر لە تااقەتی خۆمان زیاتر لەوەی کە زیاتر کارگەی پێویستی وەرماگرتیە خۆی ماوەی وەرگرتنی تەماتەی لەبەرەوەی لەگەن نرخەکەی دەبی بگونجێ بۆ کارگەی ئەمە لە 15 دەست پێ دەکەین لە 15 هەفتەوە دەبین تەپات دەبین بەڵام ئەو جارە لەبەرەوەی دیتمان بەرهەمی پیارەکان هێشتا مایتۆ لە بازاری ئەمە هۆیەکی سەرچینە بۆ ساخنەی بەرهەمی ئەوانە کە وعدمان پێداینە بەدەستە خۆمان نییە بۆی ئەمە درێژمان کردەوە پارساڵ وەکو ئەوڕۆ ڕۆژانە 50 تۆن زیاتر تەماتەمە وەرنەدەگرێت ئەو ساڵ زۆر زەختمان لە خۆمان کرد پێماوێ بۆتە 100 تۆن گەیاندانە 100 تۆنیش بەڵێ دوو هێندەتان زیاد هێندەمان زیاد کردیە هەتا 12 شەو ژێرە دەماینەوە دەمەوێت جوتیارانیش بزانن
خەڵکی خۆشمانە کوردستاندان ئەو ڕۆژێک کە تەماتە وەردەگیرێ ئەو ڕۆژێ نابێتە ئیشکردن بێ و لە قوتوبەندی بکرێت بۆی ئەو تەماتێ دەکرێتە خستەی تەماتەی ئیشش زۆری پێویستە کارگە تا 12 شەو ئیشی دەکرد هەتا ئەو 100 تۆن تەماتی بکاتە خستەی تەماتەی و بەو ڕێنمایە تەندروستیانەی کە پێویستە حازری بکات خۆشبەختانە ئەمە ئێستا ئەو ساڵ کەمێکی زۆر باش ماوەرگرتێت جەناب دەوێت پشتگیری جوتیاران دەکەن یانی بۆ جوتیاران خۆشە ئەو تەماتەی کە جوتیاران دەهێنێ بۆ کارگەکەی ئێوە لی دەکردنەوە زەرەر ناکە بۆ جوتیارەکە قازانجە کیلۆقی نرخی بەچەندە ئەگەر ئاسایی بێ باسی خۆی ئەگەر بێ سەرڕاستی ئەوەی کە ئەم دەڵێن پشتگیریەکەم چەند لایەنەیە یەک لەو لایەنە گرنگانە ئەوەیە ئەو جوتیارە ئەو تەماتی کە دەچێنی و بەرهەمی دێنیتن بە هیچ نەوعک بۆ دۆشاوی تەماتی دەست نادا لە ڕووە ئابوووریەکەی لە ڕووە کوالیتەکەی تەماتەی جوانە تامەکی خۆشە ڕەنگەکی جوانە بەڵام هەتا ئێستا ئەم زۆر دووبارەم کردەوە لە قسەی خۆشم هەر لە سەری مسرن لەبەرەوەی ئێمە کارگە و 4 ساڵیش دەکا هێشتا 7 کیلۆ و تەماتە 8 کیلۆ تەماتە شلۆک دۆشاوی دایتەمە بۆ نمونە ئەو جارە بەرهەمەک ماوەگرتێ لە دەوروبەری هەولێر بۆمان هاتیە لەکوێ ئەمە نازانم لەبەر ئێمە هەموو ساڵێ مەڵبەندێکی وەرگرتنمان هەیە بۆەوەی هیچ جوتیارێک بێبەش نەبی لەوەی کە بەرهەم بگاتە ئێرە فەرق و جیاوازی نییە هیچ هەر بێبەش نەبی مەسەن بۆ نمونە جوتیارێکەیە بەرهەمەکەی 2 تۆن 3 تۆنە ئەو 2 تۆن 3 تۆنەی پێ ناگاتە کارگەی بەشی کرێ و خەرجەکەی ناکات لەبەرەوەی ئەوە ئەزیەتی نەخواوە مەڵبەندێکماندانە لە ناو ئەلوەی هەولێر ساڵانە ئەو مەڵبەندە لە جوتیاران بەرهەمیان لێ وەردەگری ئەمە دامانە پلانیمە کە ئەوە چەند ساڵی ئیش دەست دەکەین بەداخەوە برا جوتیارەکان تا ئێستا نهاتینە پێش دەمانێت تۆیەکی تەماتەی پیشەسازیان بدەینێ ئێوە بیان دەنێ ئەمە بیان دەینێ بڵێ کاکە ئەو تۆ ماوە بچینە بەرهەمەکەش لێ وەردەگرنە هەمووی ببێ ئەوەی 1 کیلۆش خەساروی لەبەرەوەی ئەمنیش چکە زەرەر نەکەم چۆ بەڕاستی ئەمە کە دەڵێن زەرەر دەکەین لە خۆمان ناڵێن زەرەر دەکەین ئەمن کە 8 کیلۆ تەماتەی ئێرە بکەمە 1 کیلۆ دۆشا و بەراوردی کەم لەگەڵ وڵاتانی دەوروبەر کە تەماتەی لێوێ دەکەم هەمزەمان لەگەڵ ئێرە 4 کیلۆ و 5 کیلۆ دەکەمە 1 کیلۆ دۆشا و بۆ کارگەی زەرەرێکی زۆرە بەڵام کە دەگەڕێمەوە بیر لە زەرەرەکەی کارگەی دەکەمەوە دووبارە بیر لە قازانجی برا جوتیارەکان دەکەمەوە ئەو زەرەری کارگەم بەلاوە نایە هاتیمە تەماشای دوورم کردیە جوتیاری من دەستپان نەکاتەوە مەجبور نەبی تەماتی فرەدا لە بازاری مەجبور نەبی بچی لە یەک لە بازرگەکانی حکوومەتی عراقی ڕاوەست بپارێت تا ڕێگایی دەن سیارش دەباتەوەی ئەوە هەمووی کۆبوویتەوە لەوەی کە ئەمە ئامانزەکەمان ئەوە بی جارێ دوتیارەکانی خۆمان خەڵکی خۆمان ڕازیکەین دوایە بین کارگە و خاوەنی کارگە و حساباتی کارگە ڕازیکەین باشە ستاندار چەند کیلۆ تەماتە دەبێتە دۆشا و ئێستا ئێوەش چەند کیلۆ دەکەنە دۆشا و کاڵی سەپۆرت خۆی نابێت لە 5 کیلۆ دەرباز بی یعنی 5 کیلۆ نابڕ ئەگە 5 کیلۆ ڕەت کردمانەوێت و لە سێف سایتی نی یعنی ما بڵێن زەرەرمەندی لە 5 کیلۆی کەمتر بی یاڵە دەتوانین لە بازاری بی ئێستا بەرهەمانەی ئێمە دەچێتە شۆ لە بازارەکان لە کوردستان لە کوێ سنوورەکان پێما بێ ماوەکانی ڕابردوو تا ئەمریکا ڕۆی زۆری ڕۆ لە ئێستا بەرهەمەکانتان لە کوێ ساڵ دەبێت بڵێ ئێمە بەرهەمەکانمان بۆ وڵاتانی عەرەبی بۆ سعودی وڵاتی عەرەبستانی سعودی بۆ ئوردن دەڕوا ئەوە لەگەڵوان ئینگری بەستێکمان هەیە بۆ ئەوروپای بە کەبی دەهێنین ئێستا بازاری ئەوروپای تۆزێک لەگەڵەوەی بەڕاستی ینی ڕاشکاوانێک بدڵن ئیران بەرهەمی ئیرانی لە ئەوروپای چێبرچێکی زۆر ئەوە دەکات تورکی شەروها لەگەڵەمە ئەو چێبرچێ ئەوان دەتا ئەمە ناتوانین بکەین بۆ لەبەرەوەی ئەوانە هەل ئەساسن کارگەکانی خۆیان حکوومەتەکانیان یارمەتی دەریانن پارەیان هەیە و ئیمکانەتیان هەیە و یارمەتیی باشیان دەدەن لەوانەیە قازانجەکەیان هەل لە وڵاتی خۆیان وەرگرنەوە جگە لە فرۆشتەکەی خۆیان ئەمە بەداخەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان لەو بارە قورسێ لە سەرشانێتی ڕوومان نایە بڕنە حکوومەتی کوردستان وەرە ئەتوش یارمەتی مامدا زیاد لەو یارمەتەکەی داێت ئەوەش بکەوتە سەروی کەمە خۆمان دانایە و کردی تایبەت بەشێک لە پاڵپشتی حکوومەتی کێشەکانی حکوومەتی کەم بکەین و بین دووبارە کێشەی بە حکوومەتی زیاد بکەین ئەوەی ناکەین ئەمە پێشمەرگە ئاسایش دەکەین ئەوەی هەتا پێماکرێت تا ئێستا ئەوەی دەکەین بۆیە ئەمە بازاری ئەو ئەڵمانیا و ینی ئەوروپامان بەگشتی ساردا ینی بۆی ڕازگۆم لەگەن نەڵێم ڕکلانی بکەم دەستە ئەوروپاوی دەڕوا بەڵام بە کەمی بۆی هەیە 3 مانگجارێک یەک بارمان بڕوا لە دوسێ وڵاتی ئەوروپیەوەبی بازاری ئەمریکامان زۆر گەرم بوو بازاری ئەمریکامان ئەو بازێکە خراسەری زۆر کاریگەری لەسەر کردیم چکە ئەو کۆمپانیای لە ئەمریکاوە لەمەی دەکڕی بازەکە دەبێت ئەو بدا ئەو ئامادانیە 30% بازی بدا لە من بکڕی ئەگەر زۆر لە ئەوەی کە لە ئەمریکای دەفرۆشرێ بۆ نمونە ئەو ڕۆژەی یەکدووری کوردستانی خۆمان لە هەولێرێ لە ئەمریکای کرد لەو سەنجەرس کڕیان بۆ میان نردبەوە ئەوە لێرە کڕیمانە ینی زۆرش کەیفیان هات بکە بەرهەمی لەوەیە جگە لەوەش ئەمە کارگەیمە زۆر ماندووبووین تا بڕوانامەی FDA مان وەرگرت بڕوانامەی FDA بڕوانامەیەکی تایبەتە بە نردنی کەلوپەلی خواردەمەنی بۆ ئەمریکای بەبێ ئەو بڕوانامە هیچ کارگەی هیچ کۆمپانیاک بۆی نییە یەک قوت و ئاوی تەماتەیان هەر خواردەمەنیەک بنێرێتە ئەمریکای بەڵام دوای ئەمریکا ئێستا کەنەدا لەسەر خەتا
هەفتەی پێشوو دوو بازرگانی کوردی خۆمان لە کەنەدای هاتبوون نمونونەکانیان بردیە لەبەرەوەی ئەمە ئەوەی کە دروست دەکەین ئۆرگانیکە تۆپ ئۆرگانیکە ئەوان دەزانن ئەمە قیمەتی نازانین خەڵکی خۆمان قیمەتی نازانین بەداخەوە خەڵکی دەرێ ئەوانە قیمەتەکەی دەزانن ئۆرگانیکە هاتن لێرە ڤیددیوەکانی دیکە چۆن دروست دەکرێت بۆیە زیاتر ئیقبالی لەسەر لەوەی کە لە کوردستانی بوو بۆ کوردستانیش تەوان کوردستانیشمان بێبەش نەکردیە پێمان خۆشە لە سلێمانی لە دهۆک لەوانە با بڵێن خەڵکە گبێ ببیتە بریکاری هەریر بەناوێت کە هەریر برانەچی گەورەیە و جێی خۆی کردەوە ئێستا خۆشببختانە لەگەر کۆمپانیاش کوردستانی خۆمان لە هەولێرێ گرێبەستمان کردیە پێتر ئەمە کارگەر لە بەس کارمان دەبیتە دروستکردن ناسین لە فرۆشتەکەی ناکەین چکە زۆر سەختە کارگەیەک دروستکەری و فرۆشیاری لە هەمان کات بۆی ئەومان لێک زیاز کردەوە بەڵام بە مەرزێک ڕێنمایەکانی مەوە خۆتت بێتەوە گران نەکرێت لەسەر خەڵکی ئەوەی کە ئەمە دەمانێت ئەو بێ بازار ئەو تەماتەی کە دەمێنێتەوە لە وەرزەکانی ترا دەتوان سوودی لێ وەرگرن دۆشاوەکانیەوە لە هەر چا وەرزە بەرهەمتان هەیە ئەمە هەر بۆ وەرزەکانی تر هەڵی دەگرین وەرزەکان چکەمە کەمێکی زۆر دەکرین ئەوە ڕۆژانە 25 تۆن بەرهەمتان هەیە ڕۆژانە 25 تۆنمان هەیە ئەگەر ئەمە یەک شەفتیش بکەین 8 ساعت کاریش بکەین ئەگەر 8 ساعت ئەگەر سبەرێ بازارمان هەبی بڵێ کاکەم ڕۆژێ 25 تۆنی دەوێت 20 تۆنی بۆ دەکەین تواناکە هەیە توانایەکە هەم توانای مرۆی بازارەکان توانای مرۆی هەیە هەم توانای با بڵێن دەستگا و ئامێر و ئەوانەشمانە هیچ شێشەمان نییە باشە تۆ ئێمە لە ڕووی کوالیتی و لە ڕووی نرخیشەوە ئێستا لە بازارەکەم ناپەساکەین چەند مەفەرقە لەگەڵ نرخیانی نرخی دۆشاوی هەریر هەرزانترە لەی بازار وەڵام ئەمن لەگەڵ ئیرانی هیچ وەختە چێبرچێ ناکەین هیچ پێمان بازارەوە لە ڕووی کوالیتی نامانێ بڵێن ئەمە لەگە ئیرانی چێبرچێ دەکەین کە زۆر لە پێش ئیرانینە ئەو بە شاهێدی ئەو کەسانێک کە بەکاری دێنن نەکە ئەمە دەڵێن لەگەڵ تورکیش نرخمان زۆر هەزانترە کوالیتیمان زۆر بەرزترە یعنی کارتۆنەکە لە بازاری لەگەڵ با بڵێن هاوردەی تورکی یان هاوردەی وڵاتەکە 5-6 دانی فەرقبی بۆ بازرگانی کەم نییە لە کارتۆنەشی بڵێن نرخی 20,000 دەکات تقریبا 6 و 7 تا 10 فەرقی لەگەڵوان لە کوالیتیش 100 لە پێش هەمیانی لە هەرێمی کوردستاندا دوو کارگەی بەرهەمێنانی دۆشاوی تەماتە هەیە ساڵانە 100 تۆنی تەماتەی جوتیارانی هەرێمی کوردستان وەردەگرن و بە نرخێکی گونجاو پاشان دەکرێتە دۆشاوی تەماتە بە کوالەتێکی بەرز و هەناردەی بازاڕەکانی هەرێمی کوردستان و عێراق و بەشێک لە وڵاتانی دەرەوە دەکرێت.